بەڕاستی ڤایرۆسی کۆئەندامی هەناسا دەتوانێت بتخات، هەر بۆیە هەمیشە ڕێگریان لێ بکرێت نەوەکو چارەسەری تەواوەتی بەرە وەرزی سەرما دەڕۆین و ئەنفلۆنزا هەروەها کۆڤید-19 لە ئارادایە. دکتۆر سوزان رام پزیشکی کلینیکی کلیڤلاند دەڵێ ڤاکسینەکان باشترین بەرگری لە دژی نەخۆشیە ڤایرۆسەکان دەکەن. ڤاکسینی زۆر باشمان هەیە بۆ ئەنفلۆنزا و بۆ کۆڤیدیش، دەتوانین ئەگەری ئەوە کەم بکەینەوە کە خەڵک نەخۆش نەکەون. لە هەندێک حاڵەتدا ڕەنگە ڤاکسینەکان بە دەرد نەخوات، بەڵام لەوە باشترە کە خۆت هەر نەکوتی بێت. دکتۆر رام دەڵێت ڤاکسینەکە باشترین ڕێگایە بۆ ئەوەی تەندروست بیت، بەڵام دەژڵێت هەموو نەخۆشیەکان بە کوتان ڕێگریان لێ ناکرێت و تووشێتی ئەگەری زۆرە ئەمساڵ سەرمابوون و ئەنفلۆنزای زیاتر و کۆڤیدیش هەبن. ئەمەش لەبەر ئەوەی کە خەڵک ئەوەندە دەمامک ناکەن، ئێمە کەمتر بەرکەوتنمان بە نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسا بووە، بەڵام گرنگە کە زیاتر خۆمان بپارێزین. هەندێک لەو شتانەی کە دەتوانین بیکەین بۆ کەمکردنەوەی بەرکەوتن بە هەر ڤایرۆسێکی هەناسەدان لەم ساڵدا ئەو شتانن کە پێی ئاشنا بووین، وەک دوورکەوتنەوە لە قەرەباڵغی، بەستنی دەمامک، دەستشۆردن و هەموو ئەو شتانەی کە بەرکەوتن کەم دەکەنەوە. پێشنیار کراوە ڤاکسینی ئەنفلۆنزا و کۆڤید بۆ هەموو کەسێکی تەمەن 6 مانگ و سەروتر بەکاربهێنرێت. سەلامەتیشە هەردوو ڤاکسینەکە لە یەک کاتدا وەربگرن. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا.